بنەی خوای گەورە و میهرەبان، سڵاتان لەبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی تاوەری تەندروستی سمارت. خۆمان بە خۆشحاڵ ئەزانین لە زنجیر و ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی سمارت ناسا بێەوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. لە ماڵقەیەدا باز لە بەشێکی دیکە لە بەشەکانی تاوەرەکەمانەکەین. بینەرمان بن. سنتەری دیدان لە تاوەری تەندروستی سمارتە پێشوازیتان لێکات. خوازیارن دەستێکی یارمەتی دەربن لە چارەسەرکردن و کەمکردنەوەی ئازار و گرفت و نەخۆشیەکانی ددانەکانتان. بێگومان بە بەرزترین ئاست و توانای کارکردن. ئەڵبەتە بە پشتبەستن بە پاک و خاوێنی بەشەکە و پاکشکردنەوەی کەلوپەلەکانی کارکردن بە مەبەستی کارکردنێکی زانستیانە و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆس و بەکتریاکان. بە شێوەیەکی گشتی سنتەرەکەمان دەبەشەکرێ بۆ سێ بەشی سەرەکی: بەشی دیدانی گەورە ساڵان و بەشی دیدانی منداڵان و بەشی تیشک. لە بەشی دیدانی گەورە ساڵاندا چەند خزمەتگوزارێکی گرنگ پێشکەش بە چارەخوازانی ئازیز ئەکرێ لە نمونەی دروستکردنی دیدانەکان و چاندنی دیدان و پڕکردنەوە و دەماربڕین و سپیکردنەوەی دیدان بە لێزەر و نەشتەرگەری جوانکاری پووک. ئەمە لەگەڵ چەندین نەشتەرگەری گرنگ و کارگەلی دیکە کە لەم بەشەدا پێشکەش بە چارەخوازانی ئازیز ئەکرێ. هەروەها لە بەشی دیدانی منداڵان لە دەماربڕین و پڕکردنەوە و چاندنی دیدانەکان لە گرنگترین ئەو کارانن کە لەم بەشەدا پێشکەش بە چارەخوازان ئەکرێ. جگەل لەوە تاقیگەی تایبەتی دروستکردنی دیدان یەکێکە لە گرنگترین تایبەتمەندەکانی سنتەرەکەمان. ئەگەر بڵێن یەکێک لە گرنگترین بەشەکانی سنتەرەکەمان بەشی تیشکە، ڕەنگە زۆرمان نەوت بێت، چونکە هۆکارێکی باشە لە دیاریکردنی گرفت و کێشە و نەخۆشەکانی دیدانەکان و بەرچاوڕوونیەکە بۆ دەستنیشانکردنی باشترین چارەسەر. وەکاشکرایە تەواوی ئەو کارانەی کە لەم سنتەرەدا ئەنجام ئەدرێ بە بەکارهێنانی بێهۆشکاری خۆجێیی یاخود ئەوەی کە لەناو خەڵکدا باوە بەنجی مۆزوعی ئەنجام ئەدرێ. بەڵام هەندێکات چارەخوازەکەمان منداڵە و لە پزیشکی ددان ئەترسێ یاخود چارەخوازەکەمان خاوەن پێداویستی تایبەتە و ناکرێت بە شێوازێکی ئاسایی چارەسەر بکرێ. لەم بارودۆخەدا پزیشکی ددان بێهۆشکاری گشتی بەکارەهێنرێ تاکو چارەسەری گونجاو بۆ چارەخوازەکەمان بکات. لەلایەن ئێمەوە هەمیشە نزای تەندروست باشیتان بۆ کرێ.